لە دەرهێنان و بەرەمێنانی منە بەختیار فتاح فیلمی سەفرنەوە ساڵی 2020 بەرهەم هاتووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەمانتوانی لە کاتی خۆیان پێشکەشی بکەین. ئەم فیلمە چەند جارێک نمایشمان کرد بەهۆی ئەو ڤایرۆسەوە چەند جارێک ڕاوەستا بینەرەکانی بڵین هەرێمی کوردستان و عێراق بەگشتیان توانین لە وەڵی سینەماکان بە تەواوەتی ببینن بەهۆی داخرانی سینەماکانەوە. ئێستش تورێکی هەیە لە یەکێتی ئەوروپا لە وڵاتەکانی ئسکەندەنەڤیا دەستی پێ کردووە لە هەفتەی ئایندەش لە وڵاتی ئەڵمانیا و پاشان لە پاریسیش نمایشەکرێ ئەم فیلمە. ئەمە درێژەی ئەو فیلمی سەفرنەوە درێژەی ئەو جموجوڵە هونەریە سینەماییەیە کە ئەمانەوێ بازاڕی سینەما بازاڕی فیلم بۆ بینەر دروست بکەین لە هەرێمی کوردستان وا بکەین ساڵانە چەند بەرهەمێکی سینەمایی هەبێت تا خەڵک بتوانێت تەماشای فیلمە کوردیەکان بکەن. لە جێگەی خۆشحاڵی ئەم فیلمەوە لە ئەی تو زێتی فیلمەکە کە بەرهەمی خۆماڵیە ینی ئەوەی کە لە نووسینی چیرۆکتەوە بە دروستکردنیەوە بە هەموو شتەکانەوە ئەتوانی بڵێ ئەمە لە 99 کە دەستی فیلممیکەری خۆمانی لە پشتە ئەتوانین بڵین ئەمە ینی فیلمێکی کوردی ئەوەی کە کورد بە تەواوەتی دروستی کردیانی بەبێەوەی بێگانەیەکمان لەگەڵا بێت لە کاتی دروستکردنە. جێگەی خۆشحاڵیمە ئەمڕۆ لە فستیڤالی دۆهۆکەیە لە بەشی سپێشل سکرینین ینی لە مسابقانی من خۆم داوام نەکردو کە بچێتە مسابقاتەوە لە بەرەوەی من پێم وایە فیلمێکی کۆمەرشەڵ فیلمێکە بۆ بینەر دروستکراوە و باقی ئەو هەموو فیلمانەی تر کە لە بۆکس ئۆفیس بچانەیرێ و تەجربەیەکی خۆش و تازەش بوو بۆ من کە بتوانم فیلمێکە لەسەر ئاسی مەسەلەی ئاکشن و میستری و مەسەلەی ئەو ژانرە لە کوردستان و لەناو کووردا زۆر کەم ئیشی لەسەر کراوە وا وردە تەقەشمان ناوە لەو دەرگایانەی کە لەو ژانرانەی کە پێشتر ئیشی لەسەر نەکرا.